مامۆستا من زۆر ڕاشکاوە قسەکەم یعنی ئەوە حەقیشە من لە حزبێکی ئۆپۆسیۆنم با بڵێن بەڵام باوەڕتە بیانی ماوەی کە و ڕەخنە زیاترگرمێن بە ئۆپۆسیۆنێکی زۆر حەقیقیمان لە کوردستانە نییە بەداخەوە بەشێک لە ئۆپۆسیۆنە من وەکو با بڵێن تیڕوانینی خۆم پێم وایە کە دەستی دووی دەسەڵاتە بە جۆرێک لە جۆرەکان ئەرک دەست پێێنرێ بە خەڵکانێک بە خەڵکێک بە لایەنانێک ڕۆڵی ئۆپۆسیۆن بگێرن لە بەرچاوگرتن و پاراستنی بەرژەوەندی دەسەڵات چونکە ئۆپسیۆن دەبێ هەرابێ و دەسەڵات دەزانێت کەوا خەڵکێک ناڕازیە شەقام ناڕازیە ئەوەندە کەم تەرخەمیان کەم و کورتیان هەیە لەم 30 ساڵا خەڵکێکی زۆر ناڕازیە نەبوونی موچەیە خزمەت گوزاری و کوتمان بۆیە دەبێ ئۆپۆسیۆنێکە بێ بۆیە ینی خەڵکانێک لایەنانێک ڕادەستپێن ئەمە بەشەکەی تری ئەوەشی کە ئۆپۆسیۆنی حەقیقی یا با بڵێن دەستی دنیا بە جۆرێک لە جۆرەکان وەکو دەستەمۆی لێکراوە